لا فێستیڤاڵی هەناری هەڵەبجە سێ مێرمنداڵ دەستی خۆیان وەشاند بەڵام بۆیان نەچوە سەر و دەستگیرکران. وەگەزانین 11هەمین فێستیڤاڵی هەنار و پاییزی هەڵەبجە لە پارکی شاری یاری شارەکە بەڕێوەچوو. لە ماوەی ئەو سێ ڕۆژەدا 419,000 گەشتیار و سەردانیکەر چوونە شوێنەکە و زۆر قەرەباڵغ بوو. زۆر بەشیان خێزان و ژن و منداڵیان پێبوو. ئەو ژن و منداڵش لەوێ یاریەکانیان بینیوە و چوون یاریان کردووە. جا سێدانە مێرمنداڵ کە تەمەنیان 13 و 14 و 15 ساڵ بوون بە دەرفەتیان زانیوە چوون تیکتی یاریەکانیان کۆپی کردووە و فرۆشتویانەتەوە. پۆلیس پێی زانیوە مێرمنداڵەکانی دەستگیر کردووە. جگە لەم وردە فێڵانە فێستیڤاڵی هەناری هەڵەبجە خێروبێری باشیە بوو. لەو ماوەیەدا بایی 1,700,000,000 دینار هەنار و خواردەمەنی فرۆشرا و جوتیاران و خەڵکی شارەکە قازانجیان کرد. وردەکاری ئەم هەواڵە لە ماڵپەڕی 1964 دایە خوێنەری بن.